فیستیڤاڵی فیلمی مناڵانە لە ئەمستردام. فیلمی ماتێس واتە هاوڕێیان یەکەمی بەدەستێنا. شاد عیسا ئەکتەری سەرەکی فیلمەکەی و سەرنجی بینەران و ئامادەبوانی ڕاکێشاوە. Ik vond het echt een hartstikke leuke film. Ik heb super erg genoten. بەڕاستی فیلمێکی ناوازە بوو. ئەکتەرەکان بەم تەمەنەکەمەوە جوانترین ڕۆڵیان دەبینی، بە تایبەتی شاد کە پاڵەوانی فیلمەکە بوو. من دەستخۆشی لە دەرهێنەر و هەموو ئەکتەرەکان ئەەکەم. I want to thank everybody here actually and also want to thank my mother and friends. شاد خۆشحاڵە فیلمەکان یەکەمی بەدەستێناوە و چاوی لە هەنگاوی باشتر و گەشتنێتی بە هۆلیوود و بە ئەستێرە بوون. زۆر دڵخۆشم کە ئەو فیلمە ینی ئەم فەستیڤالە بردەوە. وەڵا نازانم چ بڵێم، زۆر ئەکتەر و ئەو شتانەش لێرە بەشاریان کردی لەگەڵ فیلمەکە. ئینشاءڵڵا زۆر خەڵکی تر تماشای ئەو فیلمەکە. دەرهێنەری فیلمەکە و هاوڕێکانی بە گەشتبینیەوە دەڕواننە داهاتووی شاد و ڕۆڵی لە فیلمەکەدا وەک ئەکتەرێکی بە ئەزمون و ناوازە وەسف دەکەن. من دڵنیام شاد داهاتوویەکی باشێ بێت. لە فیلمەدا ڕۆڵی سەرەکی فیلمەکەم پێیدا، چونکە زۆر بە باشی بەردەستێ ئەو کەسەی دەکرد کە من مەبەستم بوو. هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم. ئەم فیلمە هۆشیاری دەداتە دایکان و باوکان ئاگاداری مناڵەکانیان بن بەکار نەهێنرێن و بکرێن بە بازرگانی مادەی هۆشبەر. من لە فیلمەکەدا ڕۆڵی باوکی شادم دەبینی. بەڕاستی ڕۆڵی کەسایەتی ناو فیلمەکەی زۆر بە جوانی بەرجەستە دەکرد. شاد تەمەنی 15 ساڵە و لە ئێستادا وەک ئەکتەری فیلمی مناڵان دەموچاوێکی ناسراوی هۆڵندایە. دەستپێکی کارکردنی بۆ ساڵی 2018 دەگەڕێتەوە و بەشداری چەندین فیلم و کاری ڕیکلامی کردووە. لەم فیلمەدا وەک مناڵێکی قوربانی مادەی هۆشبەر ڕۆڵی سەرەکی دەبینێت. بۆ NRT ئازاد محەممەد، ئەمستردام، هۆڵەندا.